بەناوی خوا سڵاو بەڕێزان لە خزمەتتانان بۆ پێشکەشکردنی وانەیەکی تر لە وانەکانی زمانی عەرەبی لە زانستی سەرف. وانەی ئەمڕۆمان باسی بابەتێکی سەربەخۆ ئەکەین کە بریتیە لە ئەقسام الفعل من حيث البناء، بەشەکانی فعل لە ڕووی پێکهاتەوە. طبعاً پێکهاتەی فعل لە پیت پێکهاتەوە، بەڵام فعلەکان هەموو یەک قەبارە و یەک شێوەیان نییە، بۆیە تەقسیمێکەیە دابەشکردنێکەیە سەرەتا ئەبێ بیخەینە مێشکی خۆمانەوە کە لێرە بە کورتی باسی یەکەین، دواتر بە تەفسیل هەموو بەشەکانی باس ئەەکەین. لە زمانی عەرەبیدا فعلەکان زەبتن، واتە لەژێر یاسایان. نمونەی شازمان زۆر کەمە، نمونەی شازمان زۆر کەمە لە چاو زمانەکانی ترا، هەتا لە چاو زمانی کوردیە کە مەسەلەن بۆ هەر وشەیەک جاری وا هەیە بە چەند شێوەیەک مەسەلەن ئەی خەینە قاڵبێکی جیاوازەوە. لە زمانی عەرەبیە زەبتە، لە ئینگلیزیە ئەوە هەر مەپرسە، یعنی چاوگی ئینەکان پیتی زیاد و کەم، یعنی ناتوانێت زەبتیکەی، لەبەرەوە مەسەن زمانی ئینگلیزی زیاتر ئیش لەسەر دانەدانەی وشە ئەکا، یعنی هەتا بۆ سپێڵزانی نەبێ دانەدانە بیزانی. لە زمانی عەرەبیدا وان نییە، حساب لەسەر ژمارەی پیتە، یعنی کە تۆ قاڵبێک ئەخوێنی بۆ ژمارەی پیت، ئیتر هەرچی فعلی زمانی عەرەبیە لەسەر ئەو قاڵبەیە، ئەگەر وشەیە دوو وشە سێ وشەی شازمان هەبێ، هەموو زمانەکە بەجارێکا فێر ئەبی لەسەر ئەو قاڵبە دروستیکەی. بینای فعل لە زمانی عەرەبیە ئەکرێ بە دوو بەشەوە: الفعل الثلاثي، الفعل الرباعي. فعلی سێ پیتی، فعلی چوار پیتی، یعنی هەرچی فعلمان هەیە لە زمانی عەرەبیە یا سێ پیتە یا چوار پیتە. فعلمان نییە دوو پیت بێ لە زمانی عەرەبیە، فعلیشمان نییە پێنج پیت بێ لە زمانی عەرەبیە. باسی پیتی ئەسڵی ئەەکەینێ ئەمە. پاشان یەینە سەر دانە دانەی ئەو فعلانە، ئەو فعلانی کە سولاسین. مەسەن نمونەیەکی سولاسی بن، وەکو ذهبە، وەکو کەتەبە، وەکو جەلەسە، وەکو دەرەسە. ئاوە فعلی ڕوباعیمان هەیە، وەکو دەحرەجە، هەر خۆی چوار پیتە لە ئەسڵە مەسەلەن، کە زۆر زۆر کەمن. یعنی فعلی ڕوباعی لە زمانی عەرەبیە زۆر زۆر کەمە، یعنی ئەگەر لە زمانێکی ترا بوایە ئەم شتە ئەیانوت ئەوە چەند فعلێکی شازمان هەیە و چوار پیتین و ئەو شتانە. بەڵام لە زمانی عەرەبیە وەکو هینێک جیان کردوتەوە قاڵبێکیان یاوەتێ، دەنا فعلە ڕوباعیەکانی زمانی عەرەبی زۆر کەمن لە چاو فعلە سێپیتیەکانیە. بۆیە ئەبێ بزانین ئەو فعلەی کە هەمانە سێپیتیە یا چوار پیتیە لە ئەسڵە. ئەگەڕێنەوە بۆ چاوگەکەی، کۆمەڵێ شتمان هەیە لە کتێبە سەرفە قوڵەکانە باسی ئەوە ئەکا کە چۆن ئەتوانین مەسەلەن لە چاوگی فعلێکە یا بەهۆی چاوگەکەیەوە یا بەهۆی هەندێک گۆڕانکاریەوە چۆن بتوانین پیتە ئەسڵیەکە جیاکەینەوە. لەبەرەوە پیتە ئەسڵیەکانی یا سێ پیتە یا چوار پیتە هەموو فعلێک لە زمانی عەرەبیە. کە یەینە سەر سیانیەکە، فعلی سیانی ئەکرێ بە دوو بەشەوە، ئەکرێ بە دوو بەشەوە: الثلاثي المجرد، واتە سیانی سادە، ئەوە نەزانم چوار بەشە چونکە بەیان تەرجومەیە، سیانی سادە تەرجمەی سولاسی مجرەدە. الثلاثي المجرد فعلێکی سێپیتی کە مجرد بێ، واتە هیچ پیتێکی تری پێوە نەرکاوە، هەر خۆیەتی. دووهەم بەشیان پێ ئەوترێ الثلاثي المزید، واتە سێپیتیە کە حرفی بۆ زیاد کراوە، پیتی تری بۆ زیاد کراوە. یعنی هەموو فعلێک کە هەمانە سولاسی بێ، یا ئەوە تا سولاسیکی مجرەدە، واتە تەنها پیتە ئەسڵیەکانیەتی، یا سولاسیکی مەزیدە، واتە چەند لەگەڵ پیتەکانی خۆیان چەند پیتێکی تری بۆ زیاد کراوە. یەینە سەر ڕوباعی، ئەویش بە هەمان شێوەیە، یا ئەوە تا ڕوباعی مجرەدە یا ڕوباعی مەزیدە، یعنی چواری سادە یا چواری زیاد کراوە. ڕوباعی مجرەد چواری سادە بریتیە لەو فعلەی کە هەر لە چاوگەکەیەوە خۆی چوار پیتە، ئیتر هیچی تری بۆ زیاد نەکراوە. ڕوباعی مەزید کامەیە؟ ئەو فعلەیە کە هاتوین پیتە ئەسڵیەکانمان هێناوە بەهۆی چەند گۆڕانکاری و معنایەکۆ کە ویستومانە پیتی ترمان بۆ زیاد کردووە، یعنی لە سەروی چوار پیتەکەوە پیتێکی زیادە، دوانی زیادەی پێوەیە. طبعا ئەمە
لێران نمونەمان باس نەکردووە زۆر وردمان نەکردوێتەوە چونکە دوایی ئەمە بابەتێکی تەفسیلیە، یعنی بە تەفسیل تۆ کە فعلت خوێند کە تۆ فعلت خوێند لە زمانی عەرەبیە ئەبێ سولاسی مجرد و ئەحکامی سولاسی مجرد بزانی، سولاسی مەزید و ئەحکامی سولاسی مەزید بزانی، ڕوباعی مجرد و ئەحکامی ڕوباعی مجرد، ڕوباعی مەزید و ئەحکامی ڕوباعی مەزید. ئەبێ ئەم چوار جۆر فعلە بزانی کە هەر کامت زانی ئەو کاتە تۆ هەرچی فعلێک لە زمانی عەرەبیایە تۆ ئیتر ئەیناسیتەوە ئەوە لە کام بەشە و چییە و چی نییە. بۆیە لێرە تەفسیلی ئەم وانەیە ناین تا دواتر تەفسیلەکەی زۆر درێژترە، چونکە لێرە تەنها وێنەیەکە لە بەرچاوی بگرە کە فعل لە زمانی عەرەبیا ئەو تەقسیمەی هەیە، پاشتر بە تەفسیل دانەدانەی تەقسیمەکان ئەخوێنی. وصلى الله وسلم على محمد وآله أجمعين.